ئەڵێتر تا دێت هەڕەشەکانی ئیسرائیل بۆ هێرشکردن بەو سەر عێراق جددی دەبێت. تۆمەش بەرپرسانی باڵای عێراقی نیگەران کردووە، داوایان لە کۆمکاری عەرەبی کردووە نێوەندگیری بکات و هەروەها لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیش داوا کراوە کە ڕێگری لە هێرشەکانی ئیسرائیل بکرێت، بەڵام ئایان مەترسیانە تا چەندە جددین. لەگەڵ میوانەکەم لەسەر ئەم بابەتە قسە دەکەم بەڕێز دکتۆر ڕعد هاشم، شرۆڤەکاری سیاسی کە لە عەمانەوە لەگەڵمە. دکتۆر ڕعد، با بە قسەی سوودانی سەرۆکوەزیرانی عێراقەوە دەست پێ بکەم. هەر ئێستا کە خۆمان قسە دەکەین کەمێک بەر لە ئێستا ئاماژەی بەوە کردووە کە ئیسرائیل بۆ هێرشکردنە سەر عێراق پاساوی نابەجێ هەیە و نابێت عێراق ببێتە سەرچاوەی هەڕەشە و هێرش بۆ سەر ئیسرائیل. مەبەستی سوودانی کۆنتڕۆڵکردنی گروپە چەکدارەکانی عێراقە؟ بەڵای سڵاو لە ئێوە و بینەرانی کوردستان 24 زۆر سوپاس. بەڕاستی بابەتی ئەوەی کە پرسەکە بۆ شێوازە سادە بێت پێم وایە تۆزێک لەوە ئاڵۆسترە لەبەرەوەی هەندێک پێدراو هەیە دەبێت لەبەر چاومان بن. گرنگترینیان ئەوەیە کە بارودۆخەکە تەواو ئاڵۆزە و تاکو ئێستاش کۆمکاری عەرەبی بەباشی لەوە تێنەگەیشتووە، تەنانەت لە نامەگۆڕینەوە و قسەکردنیش باس لەوە نەکراوە کە بابەتەکە پەیوەستە بە هێرشکردنە سەر گروپە چەکدارەکان، ئەو گروپە چەکدارانەی کە هێرش دەکەنە سەر ئیسرائیل. پێم وایە ئەم بابەتە ڕوون نەکراوەتەوە، تەنانەت لە قسەکردن لە لێدوانەکان ئەم بابەتە زۆر ڕوون نییە. چۆن باسی لێوە کراوە؟ باس کراوە کە ئیسرائیل هەڕەشەی هێرشکردنە سەر عێراق دەکات. پێم وایە ناوەخنی پەیامەکەی ئیسرائیل بۆ نەتەوە یەکگرتووەکان باسی لەوە کردووە کە هەندێک میلیشیا هەن، تەنانەت ناویشی هێناوە، لەوانە عەسای ئەهلی حەق و بەدر و سەید شوهەدا و بزوتنەوەی نوجەبا و گوتوێتی ئەمانە هێرش دەکەنە سەر خاکی فەڵەستین و لەوێ ئامانجی ئیسرائیلی دەپێکن. بۆ وەڵامدانەوەی ئەم بابەتە پێویستە تەکەس لە خودی بابەتەکە بکرێتەوەتە دەبێت باس لە گروپە چەکدارەکان بکرێت، دەبێت بابەتەکە ڕوون بکرێتەوە، دەبێت بگوترێ بەهۆی هێرشی بەردەوامی گروپە چەکدارەکان بۆ سەر ئیسرائیل ئەم بابەتە دروست بووە. کاتێک ئەم بابەتە لەلایەکی دیکەوە باس کراوە بۆ ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی و تەنانەت لەسەر ئاستی کۆمکاری عەرەبیش لە هیچ شوێنێک باسی ئەوە نەکراوە کە وەکەوەی عێراق باسی کردووە کە گروپە چەکدارەکان بە ئامانج دەکرێن یاخود وەکو ئەوەی کە هەمووی دەڵێن چی دەڵێن هێرش دەکرێتە سەر عێراق. باشە دکتۆر ڕعد، ئەو گروپە چەکدارانەی کە جەنابەت باسی دەکەی بەشێکن لەو گروپانەی کە لە چوارچێوەی هەماهەنگین و چوارچێوەی هەماهەنگیش بەشێکی سەرەکی لە پێکێنەری حکوومەتی عێراقە، ئەو پێگانیان لەناو عێراقدایە. هێرشکردن بۆ سەر پێگەی گروپە چەکدارەکان ئاسایش و ئەمنیەت لە عێراق ناخاتە مەترسیەوە، ئاڵۆزی ناکات؟ من پێم وایە باشتر وایە و دەبوایە جۆرێک لە پابەندی هەبێت، پابەندی لەوەی کە خاکی عێراق بەکارنەهێت بۆ ئەوەی هێرش بکرێتە سەر ئیسرائیل. ئێمە دەڵێن ئەمە بنەمایەکە بنەمایەکی جێگیرە و دەبێ هەمیشە پشت بەو بنەمایە بەستی. نابێت تۆ هیچ کام لە گروپە چەکدارەکانت سەر بە چوارچێوەی هەماهەنگیە، سەر بە لایەنێکی دیکە، سەر بە هەر کەسێکە نابێت لە خاکی عێراقەوە هێرش بکەنە سەر هیچ وڵاتێکی دیکە، نابێت درۆن و موشکی بالستی یاخود هەر شتێکی دیکە نەک بە ئیسرائیل بە هیچ وڵاتێکی دیکەەوە بنین. جگەلەوە دەبێ باسیش لەوە بکەین هەر کەسێک دەیەوێت خاکی عێراقی بەکاربێنێت بۆ ئەوەی هێرش بکاتە سەر وڵاتانی دیکە، بکاتە پێگەی هێرش بۆ سەر ئەو وڵاتانە، هەمان ئەو لایەنەیە کە دەیەوێت عێراق بخاتە قەیرانەوە و عێراق بەرەو خلۆربوونەوە بات. باشە حکوومەتی عێراقی دەتوانێت کاریگەری لەسەر ئەم گروپە چەکدارانە دروست بکات کە موشک بە ئاراستەی ئیسرائیل دەتەقێنن بۆ ئەوی دوجار ئێمە خۆمان پارێزین لەوە هێرش بکرێتە سەر عێراق. جەخت لەوە دەکەم ئەو لایەنانەی کە یانەوەی عێراق بەرەو قەیرانی قوڵتر و بەرەو ئاڵۆزی ببەن کام لایەنن؟ مەبەستت کامەیە؟
زۆر ڕوونە ئەمانەکەن ناوەکانیان هێنراوە گروپە چەکدارەکانن ئەو گروپە چەکدارانەی شەو ڕۆژ هێرش دەکەنە سەر ئیسرائیل بە درۆن و بە ئاشکرا ناویشی دەبن دەڵێن ئێمە هێرشمان کردووە ئەمڕۆ ئەوەی کە پەنجەی تۆمەتیان بۆ درێژ بکرێن پێم وایە پێویستی بەمە نییە لەبەرەوەی ئەمان بە ئاشکرا دەڵێن لە تەواوی شوێنەکان بانگەشەی ئەوە دەکەن کە ئێمە هێرشمان کردووە کارەکانی ئەمان ڕۆژانە باز دەکرێن کە گروپەکانی مقاومەی عراقی گروپە سەکدارەکانی عراقی بە فەرمی هێرشیان کردوتە سەر ئیسرائیل حکوومەتی عراق ئەو پەڕی هەوڵ و توانای خۆی خستەکەڕ بۆ ئەوەی ئەم هێرشانە بوەستێنێ بە چەندین لایەن هەوری فشاریدا تەنانەت هەندێکدا هەوڵیدا جڵەوی هەندێکیان بکە بەڵام هەندێک گروپی سەکداران بەڕاستی پابەندی فەرمانی گشتی هێزە سەکدارەکان نین ئەمانە شێوی و ئالۆزیان لە عراق دروست کردووە و ئەمانە عراقیان دووچاری ئەم بارودۆخە ناخۆشە کردووە لەوەی عراق بکەوێتە ژێر قەیرانێکی لەو شێوەیە یاخود بەلکێشی هۆکارەکە ئەوەیە کە حکوومەتی عراق نەیتوانیوە کۆنتترۆلی گروپە چەکدارەکان بکات لە نێو خۆی عراق بۆی کە هێرش نەکەنە سەر بەرژەوەندی وڵاتانی دیکە بۆیە ئەم ڕووداوانە ڕوودەدەن بابەتەکە بەو شێوەیە گروپە چەکدارەکان و بێتوانایی یاخود ئەوەی کە حکوومەت نەیتوانیوە کۆنتترۆلیان بکات و من ئەوەش دەڵێم تەنانەت ئیدارەی ئەمریکا شاندە ئەمریکیەکان شاندی دانوستانکاری ئەمریکی و جگە لەوانە کۆمەڵگەی نێودەوڵەتیش هەر هەمویان فشاریان بەو ئاراستەیە و هەوڵ و تەقەڵیان بۆ ئەوەیە فشار لە حکوومەتی عراقی بکەن بۆ ئەوەی حکوومەتی عراقی ڕۆلی خۆی بگێڕێت فشار لەو گروپە چەکدارانە بکات و کۆنتترۆلیان بکە بیان وەستێنی لە هێرشکردنە سەر ئیسرائیل بەوەی کە پاشەکشە بکەن دەست لە هێرشەکان هەڵگرن لەبەر ئەوەی بەردەوامی ئەو هێرشانە عراق دووچاری تونێلێکی تاریک دەکاتەوە دووچاری ململانەیەکی دەکات بەڕاستی کە لە توانای عراقدا نییە و جگە لەوەش تاکە ئامانجی حکوومەت و خەڵکی عراق دوورکردنەوە بۆ لەم بابەتە من دەڵێم عراق بە هیچ شێوەیەک پێویستی بەوە نییە دووچاری گێرە شێوێنێکی لەم شێوێ بێتەوە و دەبێ خۆی لەو قەیرانانە بە دوور بگرێت لەبەرەوەی ئەم قەیرانانە ڕەنگە ببنە هۆکاری ئەوەی کە ڕاستە و خۆ بچێتە نێو شەڕێکەوە کە بە هیچ شێوەیەک ناتوانێت شان لە شانی وڵاتی بەرامبەر بدات باشتر وایە گروپە چەکدارەکان مرکز بکات. دکتۆر ڕعد لە کاتێکدا جەنابەت دەڵێ عراق دەبێت خۆی بپارێزێت لە چوونەناو ئەم شەڕە کە ئێستا لە بەردەم ماڵەکەیدایە هەر ئێستا کە ئێمە قسە دەکەین گروپە چەکدارەکانی عراق جارێکی تر هێرشی سەرپێکەکانی ئیسرائیلیان کردووە ئەمە تا چەندە ئەگەری فراوانبوونی بازنەی شەڕ و پلکێشکردنی عراق بۆ ئەو شەڕە نەخوازراوە زیاد دەکات. دانوستان و گفتوگۆ ئەوەی ئێستا لە نێوان ئەمریکی و لوبنانیەکان هەیە کە ئامانجی وەستاندنی ململانەیە و ئامانجی وەستانی هێرشە دوژمنکارەکانە بۆ سەر لوبنان سەرکەوتنی ئەم گفتوگۆ و دانوستانانە پەیوەستە بە چەند کارتێکەرێکی دەرەکی لەوانە ئەو کارتێکەرانن کە ئێران بەڕاستی کۆنتترۆلی کردوون و دەیانجوڵێنێت بە ئارەزوی خۆی لەبەرەوەی دانوستانی ئەمریکایی و لوبنانیەکان بۆ وەستاندنی شەڕ لە لوبنان تەواو پەیوەستە بە فشارەکانی ئێران و بەویستەکانی ئێرانەوە بەندە بۆی کە ئێران دەستکەوتی خۆی بەدەست بێنێت و بۆ بگات کە دەوێت ئەگەر بێت و ئەم دانوستانە سەر بکەون و هێرشەکان دەوەستن ئەگەر دانوستانەکان سەر نەکەون بەڕاستی هێرشەکان ناوەستن و ئالۆزەکان بەردەوام دەبن هەرچەندە ئەمریکا سەرکردایەتی دەکات بەڵام گروپە چەکدارەکان دەست بە بەزمی خۆیان دەکەنەوە بابەتەکە پێوەستە بە ئێرانەوە ئێران بەڕاستی نانەوێت سوودانی شەرمەزار بکەن کە سوودانی هەموو هەوڵی خۆی خستوەتە گەر بۆ ئەوەی هێرشی گروپە چەکدارەکان بوەستێنێت بەڵام بەو کارە نەکردنیە شەرمەزاری دەکەم بەرکو عراق دەخەنە حاڵەتێک کە داهاتوەکە هیچ ڕۆشن نییە کەواتە
پەیوەندی و وابەستەکردنی شتەکان بە یەکتری وێنەکە ڕوونتر دەکاتەوە زۆرێک ماڵوەستەکانی ئێستا هەر ئەم شەو سەرۆکۆزیرانی عراق داوای لە وڵاتانی دۆستی عراق کرد کە ڕێگری لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر عراق بکەن ئەو زیاتر مەبەستی کام وڵاتە و ئەوانە توانن چ ڕۆڵێک لە هێورکردنەوەی گرژیەکان ببینن بە تایبەتی بەرامبەر بە عراق و هەڕەشانەی کە هەیە بەدڵنیاییەوە سەرۆکۆزیران محەممەد شیع سوودانی هاوپێست لەگەڵ کۆبوونەوەی ئەمڕۆ کۆمکاری عەرەبی و وڵاتە کاریگەرەکان بەڕاستی داواکەی ئەو داواکانی دیکە داوای ئەرێنین و هەمووشیان داوای ڕازگۆین سوودانی بەڕاستی بەڕازگۆیی ئەو کارە دەکات بەڵام لە بەرامبەردا من پێم وایە ئەو وڵاتانە بۆ خۆیان زۆرینەیان با بڵێن یاخود هەندێکیان بۆ ئەوەی بارودۆخەکە وەکو خۆی دەرببڕین ئەمانە داوا لە سوودانی دەکەن بۆ خۆیان ئەوانەی سوودانی داوایان لێ دەکات ئەوانش داوان لە سوودانی دەکەن کە وەکو فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان ئەو فشار لە گروپە چەکدارەکان بکات بەوەی کە بارودۆخەکە لەوەی هەیە خراپتری نەکەن و ژمارە هێرشەکانیان بۆ سەر ئیسرائیل چ بە درۆن بێت چ بە موشکی بالیستی بێت زیاتر نەکەن بۆ ئەوەی عراق لە وەڵامێکی تۆڵەکارانەی ئیسرائیل بە دوور بگرن هێرشێک کە ئەگەری هەیە وەڵامێک کە ئەگەری شێ بەڕاستی ئەمریکاش هێرش بکات ئەگەر بێت و مەترسی لەسەر بەرژەوەندەکانی هەبێت ئەو داوای لە وڵاتانە کردووە فشار لە ئیسرائیل بکەن مەبەستی بە دیاریکراوی ئەمریکا و با بڵێ وڵاتانی دیکەیە بەڵام چۆن ئەو داوای کردووە ئەوانش داوا لە سوودانی دەکەن بۆ ئەوەی کارتی فشار بەکاربێنێت وەکو فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان بەوەی ئەوان هێرشەکانی خۆیان بۆستێن کەواتە یەک بە یەکە لە نێوەندەدا ڕاستیەکەی تا زیاتر باسیێن بابەتەش بکەین دەمەتەقە زیاتر لێ دەکەوێتەوە بەڵام بارودۆخەکە بەو شێوەیە مەترسی لەسەر عێراقا و مەترسی لەسەر هەرێمی کوردستانیشە لەبەرەوەی لە هەموو شوێنێک ئەوان هەڕەشە لە بەرژەوەندەکانی خۆراوە ئەمریکا دەکەن لە عێراق و لە هەرێمی کوردستان دەبێت ئەم بابەتە بە گفتوگۆی دیبلۆماسی چارەسەر بکرێت بەبێ ئەوەی لەگەڵ شەپۆلەکە بڕۆن. زۆر باشە بەڕێز دکتۆر ڕەعەت هاشم شرۆڤەکاری سیاسی سپاس لە عەمانەوە لەگەڵ کوردستان 24